يعني موچاوەکو خۆی لێبێت وەکو جارانی لێبێتە. سڵاوتان لێبێ لە چۆ هاتوون؟ لە هەولێرەوە هاتوین. لە هەولێرەوە هاتوون. بەڵێ لە بەرخاتری بەفرەکە؟ بەڵێ هەر بۆ گەشت و گوزاری بۆ کەش و هەوا و بەفری شوێنەکە. خوا بەخێر بێت. جەوەکەی چۆن بوو؟ وەڵی جەویکێ تا بڵێ خۆشە، هەتا بڵێ دڵگیر و جوان و یعنی شانی وێنەگرتن ئەو شتانەیە. لەم جەوەیە چی خۆشە چ خواردنیە کە خۆن زیاتر؟ ڕاستی ئەم من هەرچی خواردنەکەوی دەیخۆم بەڵام زیاتر لەو جەوە خۆشە سەر پێی خۆشە بەڕایم. بەڵێ بە دەستوری هەولێریە بە دەستوری سلێمانی. وڵی هەر کەسێک تەبیعەتی خۆی پێی خۆشترە ئەم بە دەستیری هەولێری پێم خۆشترە ئازە نازم ئیسلێمانیشم تا ئێستا نەمخواردووە. نەخواردووە؟ ناوەڵە. بەنیازن تاکەی لە سلێمانی بمێننەوە. وەڵی بەنیازین هەتا ئینشاڵا ڕۆژی شەم و یەکشەم ئاوا. یعنی بۆ سەری ساڵ لە سلێمانیە بن. بەڵێ بەڵێ. زوزوویە لە سلێمانی؟ وڵا حەسەب داوامان و مەجامان هەبی دێن زوو بی مانگێک بی دوو مانگ بی سێ مانگ حەسەب مەجالە. ئەوەی کە لە سلێمانی بەدیتان کرد چی بوو زیاتر کە شتێکی سلێمانیتان بەلاوە جوان بوو؟ لای شارەکە و جەوەکەی و ڕێکوپێکی و خەڵکی وانە ڕێزی میوان دەگرن ئەوە زۆر زۆر جوان و خۆشە. عادەتەن بۆ نەخانمان دەستێکی باشانێ لە خواردن دروستکردنەوە بابەتانەیە لە کەشی ساردا چیان بۆ لێنی؟ وەڵی ناڵێم هەر سەر و پێ و گەنمە کوتا و شتی کوردەواری و ئەو بابەتان بەڵێ کەمتر لە هەولێر بەفرەباری ئەم جارە وەزار ڕوشی کردە لای خۆتان. وەڵی ئەم شەو تا دوێنێش هاتی نەباری بوو بزانم ئەم شەو باری بوو بەڵێ ئیتر نازان سنتەری شارەکانی شەقڵاوە بوو. سلێمانی پێ خۆشترە لە شقلاوە چکە شقلاوە خەڵک گەلک زۆر قەرەبارە غەزادەکە هیلاک دەبێت لێرانە باشە سلێمانی خۆشە خەڵک زۆر ڕێک و تێ دەکە و ینی جێکی زۆر خۆشە سیاحە. ساڵی 2025 تۆ کەممان ماوە دوو ڕۆژمان ماوە بۆ ساڵی نوێ چۆن ساڵی چۆن بوو بۆ تۆ؟ هیچ ساڵێکی خۆش و ناخۆش بوو هەموو کەسێک بەشی خۆی ناخۆشی هەرەیە بەس بۆ من زۆر ناخۆش بەس ئەلحەمدولە شکۆر ساڵێکی باش. ئەو دەستکەوتە گەورەیەکی وتەیە بەدەستە هێنا لە 2025. ئەگە برێم دەستکەتی گەورە ئێستا حالیان هیچم لە بینیە بەس بڕواناکە ئەو ساڵە 2025 دەستکەتی گەورەم هەبیتن هیچ ناوەڵێ ناخۆش بوو بۆ 2026 خۆتی بۆ ئینشەڵڵا بە تەمای خۆی 2026 پلانێت چیە چی بکەیت؟ وڵی پلانێکی ئۆتۆمنی الحەمدولله خوێندنشتم تەواو کردو تعینی حکوومەتیشم بەس ئینشاءڵڵا یعنی موچاوەکو خۆی لێبێت وەکو جارانی لێبێتەوە ینی خەڵک ئەوە لە چاوەڕوانی موچیانە بێ لەبەرەوەی بتوانێت ینی بە ئارەزوی خۆی گەشت و گوزار بکە ینی بەڕاستی ینی گەشت و گوزاری دەرەوەی وڵات ینی بە بۆنێ بێ موچەی و قەیرانەوە ینی ناتوانین هەیە نییە هەر بڵێن ناوخۆی هەرێمە و ینی شوێنە نزیکەکانە کە نزیک بێ لە شوێنی جوگرافیتەوە هەر ینی لەو شوێنانی ئەتوانین گەشت بکەین هێوادارین حکوومەت ئینشاءڵڵا ئەو موچەیە چاک بکاتەوە حتا خەڵک بتوانێت ینی گەشتی دەرەوەش بکە هەر لە ناو خۆ نەبێت. خۆی ئینشاءڵڵا حکوومەت چاشیەکات و ئەوەی نەبێت.